ڕۆژ دواتر هۆشدارێکی دیکە هات کاتژمێر 5 بەیانی بوو بۆیە چی چەکمان پێبوو هەڵمانگرت و چوینە سوچێکی مارشاکۆسکا پێش ساعت 5 تەقە دەستی پێکرد. ژنەکانمان لە ژێرزەمین خەریکی گرتنەوەی ئەو گولانە بوون کە بە کەڵک دێن. ئەو خۆراکەش کە بۆمانیان فڕێدەدایە خوارەوە بە خەڵکی خواردن نەدەهات کۆن بوو گەلێک جار بۆکەن بوو. هەرچەندە شارەکە وێران بوون و قوربانێکی زۆر هەبوون ئەم شارە زۆر جیاوازە لەو شاری کە پێشجان هەبوو. بەڵامەوەی گرنگە ئەوەیە کە ئێمە وازمان نەهێنا و خۆمان نەدا بەدەستەوە کە ئەمە لە هزری هاوڵاتی پۆڵەندی زۆر گرنگە. چونکە ژمارەیەکی زۆر گەنج و لاومان لەدەستدا نزیکەی 300,000 کەس لە سەربازان و هاوڵاتیان هەروەها شاری وارشۆش بە تەواوی سوتا و خاپور بوو. بەهۆی ئەو هەموو خەسارەتە دەنگی ڕەخنە ئامێسەیە. ڕاپەڕینەکە بریتی بوو لە هەڵچوون و تەقینەوەی خەڵکی وارشۆ لە ئازدە و تراژیدیایانەی کە هەموو چرکەیەک ڕوبەڕوویان دەبووەوە. ئێمە بڕوامان وابوو ئەو ڕاپەڕینە هەردەبێ سەر بکەوێ. مێژوو نیشانی داین کە لە ڕووی لۆجستی و سەربازیەوە ئێمە ئامادە نەبووین تاوەکو ئەو خەباتە چەکداریە دەست پێ بکەین. گروپی بچووکمان ڕێخست و پەیوەندیمان کرد بە هەندێک فەرماندەی سەربازیەوە. ئەمە سەرکەوتوو بوو لە وەرشۆ و لە ماوەی 4 ساڵدا سوپایەکی 40,000 کەسیمان دروست کرد. ئەمە ئیشی ڕۆژانەمان بوو. هەرگیز بە خەیاڵی ئەم پیاوەدا نەدەهات تفەنگە ژەنگاویەکانی دەستیان ڕۆژێک بەدی بهێنێ کەنەوەکان بە دوای یەکدا شانازی پێوە بکەن و بە باڵایدا هەڵبدەن. ئەو یەکێک بوو لەو سەربازە ڕاپەڕیوانەی نەیدەویست چی دیکە سوپای پرچەکی نازی لە وڵاتەکەیدا بمێننەوە و خەڵک بچەوسێننەوە. بەڵام ئەوە ویستێکی مەحاڵ بوو. بۆ ماوەی 2 ساڵ قورسترین ڕاهێنانم کرد لە بواری سەربازی بە شێوەی نهێنی و لە کۆتایی تاقیکردنەوەم ئەنجامدا لە هەموو جۆرەکانی ڕاهێنان و چەک بەکارهێنان بەو شێوەیەی کە پێویستە هێزی کۆماندۆ بیزانێت. هەروەها چۆنیەتی بەرگریکردن لە خۆ و بۆ نمونە لێسەندنی چەقۆ یان چەک یاخود ئەگەر کەسێک لە دواوە بمگرێت و بیەوێت بمشکێنێت. زۆربیان لە بواری سەربازی و شەڕدا ئەزمونیان نەبوو. بۆیە لە ماوەی ئەم 4 ساڵەدا ڕاهێنان دەستی پێکرد بە تایبەت لە شارۆچەکاندا. دواتر دەستمان کرد بە خۆئامادەکردن بۆ ڕاپەڕین. پێش ڕاپەڕینەکە من فەرماندەی فەسیلێک بووم کە ژمارەیان 7 کەس بوو. ئامانجەکەشم ئەوە بوو ئەو بینایە بگرمەوە لە سوچێکی مارشاکۆسکا و شینتاکشیسکا کە بەدەست ئەڵمانەکانەوە بوو. لە وارشۆ 2 ڕاپەڕین هەبووە. یەکەمیان ڕاپەڕینی گەڕەکی جووەکان بوو لە ساڵی 1943. دواتریش ڕاپەڕینی گەورەی وارشۆ لە ساڵی 1944. بیرۆکەکە ئەوە بوو کە لەو کاتەیە وارشۆ لە ژێر داگیرکاری نازی ئەڵمانیەکان بوو. ڕوون و ئاشکرا بوو کاتێک هێزی سۆڤێت دێنە ناوەوە ئەوان بیرۆکە و دامەزراوەی و هێزی خۆیان ئەهێننە وارشۆ. یەکی ئۆگەستی 1944 ساعت 7 ئێوارە دەکە ساعت 5 ئێوارە بڕیاری ئەوەدەن ڕاپەڕینێکی کراوە بکەن لە ژی سوپای ئەڵمانیا بەبێ ئەوەی ئاگاداری ئەو کۆنفرانسە بن کە لە تەهران ئەنجام درراوە. ئەوەش کە دەبینین سوپای سوور نزیک ئەبێتەوە بە ئاسانی دەست بەسەر بەشی دەستەڕاستی وارشۆ ئەگرێ پراگای پێ ئەڵێن ناوچەی پراگا دەستی بەسەر ئاگرێ. سوپای نیشتیمانی پۆڵەندەش لە شار دەست بە ڕاپەڕینەکەن شاریان دابەش کردە بۆ 7 ناوچەی سەربازی. تەمان سوپای سوور ڕێگە نادە بۆی بزانن کە ئەمانە کەم تەرخەمیەکەن نەخێر لە دوورەوە خۆی سەرقاڵ کردووە بە هەندێک جەنگ. بەڵام لە ڕاستیدا ئەمە خۆ سەرقاڵکردنی ئەمە
بڵێن خۆ لە جێلکردنە. لە ئاسمانەوە هەموو شتێک بۆ کوشتنی پۆڵەندیەکان دەباری هیوانە بێ. هەفتەی یەکەمی مانگی ئابی 1944 نزیکەی 50,000 دانیشتووی شاری وارشۆی پایتەختی پۆلۆنیا خۆیان ئامادەکرد بۆ بەرەنگار بوونەوەی هێزی داگیرکەری نازی. ئەوان ئومێدی مەزنیان لەسەر ئەو زەردەخەنەیە هەڵچنی بوو کە سوپای سوور و ڕووسیەکان پیشانیان دابوون، بەڵام 63 ڕۆژ شەڕی خوێناوی تێپەڕی و شەقامەکان تەرم ڕێژ بوون و سوپای فریادڕەسی سۆڤێت هەر نەگەیشت. من دوای 73 ساڵ لەو ڕاپەڕینە لە وارشۆم، کەچی هێشتا هەست بە ئازاری ئەو چاوەڕوانیە بێهودەیی سۆڤێتیەکان دەکەم لەسەر دڵینەوەی نوێی ئەم شارە جیان هێشتووە. هەر جارە بە تۆمەتێک 150 کەس پێکەوە لەسەر شەقامەکان دەستڕێژی گولەیان لێدەکردن، لافیتەیان هەڵدەکرد و لەسەری بە زمانی پۆلۆنی دەنووسرا، ئەوانە بەنیازی ئەوەن کاری تێکدەرانە بکەن. بۆیە بڕیاردراوە 100 کەس بکوژرێت. لە سنتەری وارشۆ تەنیشت هۆتێلی نۆڤۆتێک 120 هاو وڵاتی پۆلۆنی گولەباران کران. لە شەقامی پێنکنا لەوێ 40 پۆلۆنی گولەباران کران. ئەم پیاوە هێشتا هەندێک لەو وێنانەی پاراستون کە لە کاتی گول لە بارانکردنی هاونیشتیمانیەکانی لەلایەن نازیەکانەوە بەنهێنی گرتوونی. لەو ساڵەدا شەقام و کۆڵانەکانی وارشۆ ببوونە تەختی شانۆی گول لە بارانکردن، هەر بۆیە دەبوو لە نێوان مردنی ڕوبەڕووبوونەوە و مردنی بێدەسەڵاتیدا یەکیشان هەڵبژێرن. من لەو کاتە 17 ساڵ بووم، ئەندامێکی بچووک بووم لە هێزی نیشتیمانی پۆلۆنیا. منیان تەرخان کردبوو بۆ وێنەگرتن بۆ ئەرشیف. جلوبەرگی لاوانی هیتلەریان لەبەر کردبووم. من خۆم ساتی گولەبارانکردنی کۆمەڵکوژیەکەی تەنیشت هۆتێلی نۆڤۆتێلم وێنەگرتووە. ئەو دەسەیەی کە من سەرۆکایەتیم دەکردن تەمەنیان مناڵ بوو، 15 و 16 ساڵان بوون. دەستەی من خەباتی لە گەڕەکی ژولی بۆش دەست پێ کرد. من فەرماندەیان بووم. ژمارەیان 66 منداڵ و لاو بوو. ئەوانە ئەوەندە ئازا و بەجەرگ بوون، هەروەک کەسانی تەواو پێگەیشتوو، چونکە کاتێک ئەو گەنجە سەربازی ئاڵمانی دەکوژێ واتە ئیتر گەنجایەتی کۆتایی هاتوو، ئیتر پیاوێکی جوامێرە. بۆ ئەوەی لێمان تێکەڵ نەبێت پەڕۆیەکمان لە دەستی خۆمان دەکرد، چونکە گەلێک جار کڵاو و جلی ئاڵمانیمان دەست دەکەوت و بەکارمان دەهێنا. Bo mieliśmy czasami takie panterki niemieckie zdobyczne. پۆڵەندیەکان زۆر یەکگرتو بوون، بەرەیەکی هاوبەش بوون دژی ئەڵمانەکان. 2 ڕۆژ دواتر هۆشداریەکی دیکە هات، کاتژمێر 5 بەیانی بوو. بۆیە چی چەکمان پێبوو هەڵمانگرت و لە حاڵەتی مندا چوینە سوچێکی مارشاکۆسکا. پێش سعات 5 تەقە دەستی پێکرد. بەڵام ئەگەستەی بکەن لە هەر دە کەسێک یەک کەس چەکی هەبوو، یەکە بێت چەک بوو. نەبوونی چەک یەکێک بوو لەو هۆکارانە، چکە تۆ بەرامبەر سوپایەکی ئاسایی نەوەستاوی، تۆ بەرامبەر سوپای نازی ئەڵمانی وەستاوی کە هەموو شتێک بە ئاگر و ئاسن سەرکوت دەکات. کاتێک کە فڕۆکانی هاوپەیمانان لە ئیتالیاوە بەڕێکەوتن بۆ ئەوەی سەرباز بخەنە خوارەوە لە ڕێگەی ئاسمانەوە، ڕێگەیان نەدا. فڕۆکان بە ناچاری گەڕانەوە. ئەمجارە هاتنەوە بۆ ئەوەی چەکیان بۆ فڕێ بدەن. دیسان چەکەکە بە هەڵە فرێدرە کەوتە دەست ئەڵمانیەکان.
بەداخەوە ئەم سیناریۆش کستیێنە لەبەرەوەی کە سوپای سۆڤێت نزیک دەبوونەوە و لە 1 ئۆگەستی ساڵی 1944 ڕاپەڕین دەستی پێکردو لە ناکەو سوپای سۆڤێت هێرشەکەیان وەستان دوای ئەوەی کە بەشێکی وارشۆیان ڕزگار کرد هێرشەکەیان وەستان. پێش ڕاپەڕینەکە ستانیسلاف بزۆسکۆ کرایە فەرماندەی فەسیلێک لە خەڵکانەی ئامادەکرابوون بۆ ڕاپەڕین و نزیکەی 7 کەسی لەبەردەست بوو. ئامانجێکیشی بۆ دیاری کرا کە بریتی بوو لە کۆنتڕۆڵکردنی بینایەک لە نزیک مارشاکۆسکا کە ئەڵمانەکانی تێدا بوون. بینەیەکی تەلەفۆن هەبوو. ئەڵمانەکان دەیانتوانی لێەوە پەیوەندی بە بنکەکانیانەوە بکەن لە بەرەی خۆرهەڵات. ئەمە زۆر گرنگ بوو بۆ ئەوان. چەندین هێرشکرایە سەری لە شەودا بەڵام سەرکەوتوو نەبووین. چۆن ئەم بینایە بگرین چەند بۆڕێکی ئەومان هەبوو ئەوانەی ئاگرکوژێنەوە. ئەم بۆڕیانەمان برد وتمان گەرنەوتی پێدا بکەین بیناکە دەسووتێنین. بۆیە سەرکەوتوو بووین بە یارمەتی ئەم بۆڕیانە. بە بەکارهێنانی ئەم نەوتە سەرکەوتوو بووین و لە 20 ئابدا توانیمان بیناکە بگرین و نزیکەی 150 دیلمان گرت لەگەڵ چەندین چەک. بێگومان فەرماندەیی سوپای نیشتیمانی بە شێوەیەک لە شێوەکان چاوەڕێ ئەوەیان دەکرد کە سوپای سوور هاوکاریان بکات کە ئەو کاتە لەوبەری ڕووباری فیسوا وەستابوون لە ناوچەی پراگا. ئەوە پرسێکی فێڵاوی بوو. بە فڕۆکەیەکی بچووک هەندێک چەکی وەکو دەمانچە و پارچە چەکی بچووکیان فرێدەدا بەبێ پەڕەشوت. بەشێکی زۆری ئەو چەکانە تێک دەچوون کە دەکەوتنە سەرزەوی. هەروەها مەخزن و گولەیان فرێدەدایە خوارێ و تا دەگەیشتە زەوی کەڵکی نەدەما و تێک دەچوو. ژنەکانمان لە ژێرزەمین خەریکی گرتنەوەی ئەو گولانە بوون کە بە کەڵک دێن. ئەو خۆراکەش کە بۆمانیان فرێدەدایە خوارەوە بە کەڵکی خواردن نەدەهات کۆن بوو گەلێک جار بۆ گەن بوو. وارشۆ بەهۆی ڕووباری ڤیستۆراوە بووە بە دوو بەشەوە. لای چەپ گرنگترینە لەبەر ئەوەی زۆربەی دامەزراوەکان لە کۆشکی سەرۆکایەتی و حکوومەت و زانکۆ و پەرلەمانی تێدایە. لای ڕاستیش لەلایەن سۆڤێتەکانەوە ڕزگار کرابوو. سوپای سۆڤێت بۆ نزیکەی 6 مانگ لە لای ڕاستی ڕووبارەکەمانەوە و سوپای ئەڵمانی بە بەرچاوی ئەوانەوە کوشتاری بەرامبەر خەڵکی پۆڵاند و دانیشتوانی وارشۆ ئەنجام دەدا. ژمارەی قوربانیانی وارشۆ لە ماوەی 2 مانگی ڕاپەڕینەکەدا نزیکەی 200,000 کەس دەبوون. ئەو خەڵکەش کە لەو ماوەیەدا کوژران لەلایەن دەسەڵاتی نازیەکانەوە لە وارشۆ دەرکران. لەبەر ئەمەش بوو کە لە کۆتایی ساڵی 1944 ژمارەی دانیشتوانی وارشۆ لە 1000 کەس کەمتر بوون. سەرئێشەی گەورەمان چەکدارکردن بوو. هەندێک چەک لەلایەن سەرچاوی جیاوازەوە پەیداکرابوون. بەڵام زۆربەیان باش نەبوون و پێویستیان بە چاکردنەوە بوو. دواتر دەبوو هەندێک چەک لە ئەڵمانیا بکڕین. فەرماندە سەربازیەکەمان توانی چەکێک و 5 کاربین لە ئەڵمانیەکان بکرێت. کێشە گواستنەوەی بوو دەتوانی بە پارەبی کڕیت. بەڵام لەو دۆخەدا و گواستنەوەی لە وارشۆ سەخت بوو بتوانیت لە شەقامەکانی وارشۆدا بیگوازیتەوە. لە ئوتێلێک گوتمان هەندێک فەرش دەبین بۆ پاکردنەوە. بەڵام فەرشەکانمان لە چەکەکانەوە پێچاو گواستمانەوە و سەرکەوتوو بووین. بەڵام زۆر مەترسیدار بوو لەبەرەوەی دەکرا تەڵەیەک بێت. tym momencie nie było to. 3 مافیا ویسیان پەلامارم بدەن بەڵام لە ماوەی چەند چرکەیەک هەرسێکیانم لە زەویدا. ئەوان چەکی بەهێزی وەکو تانک، چەکی دژە تانک، ئێمەش دەمانچە و نارنجۆک و چەکی بچووک. باڵانسەکە ئاوا بوو. فەرماندەی کەتیبەکەم پەیوەندی پێوەکردم و پێیوتم فەسیلەکان ببم و هەوڵ بدەم هێرش بکەمە سەر ئۆفیسی پۆستە و گەیاندنی سەرەکی پلاستۆپساین کە ئێستا بانکی نیشتیمانیە. لەبەرەوەی بە هیچ جۆرێک نەمانەتوانی ڕاستەوخۆ هێرشی بۆ بکەین. یەکەم هەوڵمان کارەساتی لێکەوتەوە و توانیان پلاستۆپساین بپارێزن. بۆیە بۆ ماوەی 2 ڕۆژ بۆ گرتنی ئۆفیسی پۆستەی سەرەکی شەڕمان کرد.
دوای 2 ڕۆژ توانیمان بیگرین، توانیمان 150 کەس بگرین و دەستمان کرد بە گرتنی شوێنەکە. Można się domyślić, لەوێدا برسی بووین. ئەسپێ لە لەشمانیدا بوو، زیندەوەری بچووکی خوێن مژی لێبوو. były pluskwy. ئەوە ئێمەی پەک خست، بەڵام دەبوایە بەرگە بگرین. لە دیدگای ئەڵمانەکانەوە گرنگترین شت دەستگرتن بوو بە سەرپردەکان تاوەکۆ ڕێگەکانی خۆرهەڵات بۆ خۆر ئاوایان لە بەردەستدا بێت. بۆیە دەبوو هێزەکانیان بجوڵێنن بەرەو پراگا، لە بەرەوەی ڕووسەکان هەوڵیاندا بچنە پراگاوە. بە فەرماندەکەم وت گەر بتوانین جلی سەربازی لەبەر بکەین تا ئاسانتر یەکتر بناسینەوە، بەڵام لە جلی مەدەنیدا ناتوانین خۆمان دەربخەین لەبەرەوەی کاتێک ڕووسەکان دێن دۆخەکە ڕوون نابێت. بەڵام دوای 6 ڕۆژ شەڕ نەما و زانیمان کەس نایەت یارمەتیمان بدات. لە نێو خەڵکی سڤیلدا لەم شارە 150,000 کەس کوژرا لەو ڕاپەڕینەدا، لە نێو چەکدارانیش 16,000 کەس کوژرا. جگە لەو 150,000 کەس ڕاگوێزران، لەو 150,000 50,000 مرد ڕاگوێزران بۆ ئەڵمانە بۆ ئیشی زۆرم لێ، بۆ ئیش بکەن بۆ ئەڵمانیای نازی. یعنی خەسارەتەکان لە ڕادەبەدەر زۆرن. تەنها چەند سەد کەسێک لە واشۆ دەژیان. گەر بەراوردی بکەین بە پێشجەنگ، ئەو کاتە 1 ملیۆن کەس تێیدا دەژیان لای چەپی واشۆ. ئەوەی لە ڕاپەڕینەکەدا وێران نەبوو، دواتر بە سووتاندن و ڕوخاندن و بۆمبارانکردن تەواو وێران بوو. لە مانگی 1 ساڵی 1945 کاتێک سوپای سۆڤێت هاتنەوە ناو بەشی چەپی واشۆ، تەنها وێرانەیەکیان بینی. هەندێک لەو فڕۆکەوتانکانەی شارەکەیان وێران کرد. هێشتا پارێزراون و لە نێو مۆزەخانەی نیشتیمانی وارشۆن. دیمەنەکان پێچەوانە بوونەتەوە. ئێستا وارشۆ هەستاوەتەوە و شارێکی جوانە، بەڵام فڕۆکە و تانکەکان ژەنگی مێژوو لێداون. لەبەرەوەی یارمەتی خۆر ئاوا بۆ ناردنی چەک باش نەبوو، لە هەندێک ناوچە سەدی کەسەکانمان لەدەست چوون. شەڕێکی سەخت بوو، بەڵام گەر فڕۆکە لە 150 مەتر بەرزیەوە بفڕێت و تۆ بکاتە ئامانج، ئەو کات چی دەکەیت؟ دەبێت خۆ بشاریتەوە. ماوەی 2 مانگ بەبێ نان و ئاو کارەساتە. بەڕاستی دۆخێکی سەخت بوو، بەڵام ئەمە باجی ڕاپەڕینەکە بوو. دەپرسی بۆچی ئەم ڕاپەڕینەمان کرد؟ ئەم شەڕەمان بۆ ئازادی کرد. بەڵام لە هەمووی خراپتر فڕۆخەکان بوون. نزم دەفڕین و لە بەرزی 200 مەترەوە بۆمبیان فڕەیەدایە خوارەوە، بۆیە زیانەکەی زۆر گەورە بوو. بەڵام ناوچەی ناوەند تا کۆتایی بەرگری کرد. هیچ داهاتوویەکی ڕوون نەبوو، بۆ من وا دەردەکەوت شەڕی کۆتایی بێت. تەواو هیوا نەما بوو. چەند ساڵێک لەمەوبەر کاتێک هێڵی ژێرزەمینی هاتوچۆ دروست دەکرا، چەندەها بۆمبی کاتی جەنگ دۆزرانەوە کە دوای بەربوونەوەیان نەتەقیونەتەوە. کاتێک لە مانگی 1 ساڵی 1945 سۆڤێت هاتنە ئەم بەشەی واشۆ، شارەکە تەواو وێرانە بوو. وەک چاوەڕوانە کرا دامەزراوەکان خرانە ژێر کۆنتڕۆڵی خۆیان، کۆمونیستەکان خرانە جێگا گرنگەکانەوە. حکوومەتی پۆڵەند بنیاد نرایەوە، بەڵام بە خەڵکی کۆمەنیست. بەبێ بینینی پەیکەری ئەم منداڵە تێگەیشتنێکی تەواوت لەبارەی ڕاپەڕینەکەەوە دەستناکەوێ. هەرچەندە باڵایی بەقەت باڵای تفەنگەکەی دەستی دەبوو، بەڵام دوجار ئەو بووە یەکێک لە پاڵەوانەکان ئیلهامی بەرەنگاربوونەوەی لە ڕۆحی جەنگاوەرەکاندا نوێ دەکردەوە و تاوەکو ئەو کاتەی ژیانی دەستدا شەڕی لەگەڵ نازیەکان کرد. سوپای ئەڵمانیا ئێمەیان زیندانی کرد لە شەمەندەفەری پیس و پۆخڵ. هەر 7 کەسیان لە ڤارگۆنێک سوار کردبوو بە پێوە سابووین. بۆ ماوەی 3 ڕۆژ بۆ شارێک پێی دەگوترێ ماگدیبۆرگ لە ئەڵمانیا کە 1350 کیلومەتر لە واشەوە دوورە.
بۆ کامپێک کە پێی دەگوترا ئالتیگرابۆف من ژمارەم 11 ئەی بوو. ئەو پۆڵانیای ئێستا ئەیبینی ئەو پۆڵۆنیە نییە کە من هاتم. ئەو کاتە هاتم فەقیری هەبوو، نەبوونی هەبوو، وەکو خۆت وتت وێرانی هەبوو. آخر پۆڵۆنیا وارشۆ لە سا 75 شارەکە تەخت بوو. زۆرە شارێ وەکو کۆبانی وەکو ئەم شارانەی کە لە کوردستانە ئاوای لێ هاتووە وەکو دیاریبەکری ئێستا و لە کاتی حکوومەتی کۆمۆنیست ئەو کەسانی کە بەشداری ڕاپەڕینی واشۆیان کردهبوو بە خەڵکی مەترسیدار لە قەڵەم ئەدران، دادگایی ئەکران و ئەخرانە زیندانەوە. تەنانەت ئەم کەسانە خرانە هەمان ئەو زیندانانەوە کە نازیەکانی تێدا گیرابوون. تا کۆتایی حکمی کۆمۆنیست لەم وڵاتە کەس بۆی نەبوو بڵێ ڕاپەڕینی واشۆ گرنگ بوو. لەبەرەوەی مەبەستی سەرەکی ئەم ڕاپەڕینە ئەوە بوو کە نەهێڵێت سۆڤێت حکم و کۆنتترۆلی پۆڵاند بکات. دوای ئەمریکەکان ئێمەیان ڕزگار کرد ڕۆژی 3 مای 1945 کاتێ ئەمریکەکان هاتن ئێمەیان ئازاد کرد، سواری بار هەڵگریان کردین. لەو کاتە ڕووسەکان هاتنە سەر ڕێگا، گوتیان سوپای ئەمریکا لێرە نایاساییە چونکە ئێرە چیای ئاڵپا، ئەوەش سنووری نێوانمانە. لەو کاتەدا پەیوەندی کرا بە ئایزنهاوەر بەرپرسی سوپای هاوپەیمان. ناوبراو گوتی نەتەوەکانی ڕۆژاوای ئەوروپا لەگەڵ ئەمریکەکان دەچن و نەتەوەکانی ڕۆژهەڵات لەوانە پۆڵەندا لەگەڵ ڕووسەکان دەچن، بۆیە ئێمەیان لە ئۆتۆمبیلەکەیان هێنایە خوارەوە و تەسلیمی ڕووسەکانیان کردین. ئەتوانم بڵێم ئەمە ساتێک بووە کە جی شانازی هەموو پۆڵەندیەکە. هەرچەندە شارەکە وێران بوون و قوربانێکی زۆر هەبوون، ئەم شارە زۆر جیاوازە لەو شاری کە پێش جەنگ هەبوو. بەڵام ئەوەی گرنگە ئەوەیە کە ئێمە وازمان نەهێنا و خۆمان نەدا بەدەستەوە کە ئەمە لە هزری هاوڵاتی پۆڵەندی زۆر گرنگە. ئایا ڕاپەڕینەکە شتێکی دروست بوو کە کردمان؟ وەڵامی ئەوە زۆر زەحمەتە. لە ڕووی سەربازیەوە ئێمە بە هیچ شێوەیەک ئامادەی ئەو جەنگە نەبووین، بەڵام لە ڕووی ئەو هەستەی کە ئێمە هەمان بوو، ئەو تووڕێی و ڕقەی هەمان بوو لە دژی ئاڵمانەکان کە چۆن نەتەوەی ئێمەیان دەکوشت و دەبڕی، لە ڕاپەڕینێکدا ئەو هەستەمان بەرجەستە کرد. هەزاران کەس بە مردنی خۆیان ئازادیان لە وێرانەیەکدا بەدەستهێنا، بەڵام چیرۆکێکیان نووسیەوە کە بووەتە دەسمایی شانازیەکی تەمەندرێش. من بەرامبەری شەک لە فەرماندەکانی ئەو ڕاپەڕینە دانیشتوم، شۆڕژگێڕێک کە کۆتایی شۆڕشەکە بەدڵی ئەو نەبووە، بەڵام دوجار هەر ئۆخەی کرد چونکە وار شویان دەستکەوتەوە. Dostaliśmy ostrzał z lasu. پۆڵەندیەکان وەک پەرستن شۆڕژگەڕانیان دەپەرست، بەڵام بەشێکیش کە دێن باسی ڕاپەڕینەکە دەکەن ئەوە هەندێ ڕەخنە هەیە لە ڕووی مرۆیی و شارستانیەوە، چونکە ژمارەیەکی زۆر گەنج و لاومان لەدەستدا. نزیکەی 300,000 کەس لە سەربازان و هاوڵاتیان، هەروەها شاری وارشۆش بە تەواوی سوتا و خاپور بوو. بەهۆی ئەو هەموو خەسارەتە دەنگی ڕەخنە ئامێسەیە کە پێویست نەبوو ئەو ڕاپەڕینە بکرێت. من وەکو ڕاپەڕین کارێک هاوڕای ئەو ڕەخنانە نیم.